ئیرادەی گەنجێکی موسڵمان چۆن شکستی بە لۆریەکی 40 ملیۆن دۆلاری ترامپ هێنا. گۆڕانکاری لە کوردستانیش دەتوانێت خوێنی نوێی کوردی بباتە پەرلەمانی عێراق لەو سەردەمە ئێستا کە زۆر جار دەوترێ پارە دەتوانێت هەموو شتێک یەکلا بکاتەوە. نمونەی باڵا هەیە پێچەوانەکەی دەردەخات. کاتێک ئیرادە و ویستی گۆڕانکاری هەبێت هیچ هێزێکی پارە و ترس ناتوانێت ڕوبەڕووی ببێتەوە. لە هەڵبژاردنەکانی شارەوانی نیویۆرک ترامپ لەڕێی سەرمایەدارە نزیکەکانی خۆیەوە 40 ملیۆن دۆلاری بۆ کاندیدی کۆماریەکان کۆ کردەوە بۆ ئەوەی بەسەر گەنجێکی بەڕەچەڵک هیندی موسڵمان سەرکەوێت. ئەوەی گەنجە موسڵمانەکە هەیبوو تەنها ویستی گۆڕانکاری بوو، گۆڕانکاریەک کە خەڵکی نیویۆرک خەونیان پێوە دەبینی. گەنجان خۆبەخشانە بەبێ هیچ پارەیەک بانگەشەیان بۆی دەکرد. هەموو ئاواتیان تێکشکان دنی ئەو ویستە سەرمایەداریە خوێن مژە بوو کە لە ویلایەتەکەیان باڵا دەست بوو. لە دەرەنجامی هەڵبژاردنەکەش 2000 ویستی گۆڕانکاری گەنجە هیندیە موسڵمانەکە سەرکەوتنی بەدەستهێنا. دەسەڵاتخوازی ترامپ و ملیاردێرەکانی بەرامبەر دەنگدەران وەک بڵقی سەر ئاوی لێهات و شکستی خوارد. ئێستاش بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق حیزبەکانی دەسەڵات لە کوردستان ملیۆنان دۆلاریان بۆ کڕینی ویژدانی خەڵک چاواشەکردن هەڵڕشتووە. لە کاتێکدا ویستی ئێستای خەڵکی کوردستان گۆڕانکاری ڕیشەییە بە جۆرێک کۆتایی بە 11 ساڵ ناکۆکی لەگەڵ بەخدا بێت. سەردەمێکی نوێ بۆ چارەسەری کێشەی موچە بەجێبەجێکردنی تەوتین بێتە دی. پرسیارەکە ئەوەیە ئایا 2000 خەڵکی کوردستانیش هاوشێوەی خەڵکی نیویۆرک گوێ بە هەڕشتنی پارەی گەندەڵی نادەن دەتوانن گۆڕانکاری و خوێنی نوێ بنێرنە بەغدا؟